کێشەی کۆچبەرانی سەر سنووری نێوان پۆڵەندا ئەندامی یەکێتی ئەوروپا و بێلەڕوس دراوسێ و هاوپەیمانی ڕووسیا بۆتە یەکێک لە بابەتە هەرە گەرم و گوڕەکانی ئەمڕۆی شانۆی جیهان. جێ نیگەرانیەکی زۆرمانە. ئەم نیگەرانیانەی خۆمان گەیاندۆتە ڕووسیا و هەروەش گەیاندۆتە بلاڕوس. ئەمریکا لە پەیوەندی و کۆبوونەوە نێونەتەوەیەکانیشدا ئەم دۆسیە هەستیار و گرنگە باس دەکات کە لە یەک کاتدا ڕەهەندی مرۆیی و ڕەهەندی سیاسیشی هەن. لەسەر بابەتی بیلاڕوس و ئەوەی لەسەر سنووری پۆڵەندا ڕوودەدات زۆر نیگەرانین. بە وردیش سەرنجمان داوەتێ پێم وایە ڕژێمەکەی لۆکاشێنکۆ تێوەگلاوە لە جموجۆڵێکی پڕ لە گێرمە و کێشە. ئەم بابەتەشم لەگەڵ سەرۆک ماکرۆندا باس کردووە و چاوی جیهان و ڕێبەرانیش لەسەر ئەو ڕووداوانەیە. کۆشکی سپی و وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەڵوێستی خۆیان دووبارە دەکەنەوە سەبارەت بە گرتنەبەری ڕێوشۆنی پێویست دژی بەکارهێنانی کۆچبەران بۆ مەبەستە شاراوە سیاسیەکان. بەردەوام لە نزیکەوە کار دەکەین لە پەیوەندی نزیکیشدا دەبین لەگەڵ هاوپەیمانە ئەوروپیەکانمان و هاوپەیمانەکانی تریشماندا تا ڕژێمەکەی لۆکاشێنکۆ بەرپرسیار بکرێت لەسەر هێرشە بەردەوامەکانی. ئەمەش سەپاندنی سزا لە خۆ دەگرێت بە هەماهەنگی لەگەڵ هاوپەیمانەکانماندا جا ئێمە بەردەوامین لەو هەماهەنگیەدا. زۆر بەقوڵی نیگەرانین لە ڕەفتارە نامرۆڤایەکانی ڕژیمەکەی لۆکاشێنکۆ و زۆر بە توندیش ناڕزایی دەردەبڕین لەسەر بەکارهێنانی خەڵکی بێدەسەڵات لەو کار ئاسانیە نامرۆڤانەی دەیکەن بۆ پەڕینەوەی ئەو خەڵکە لە سنووری وڵاتەکەیەوە. یەکێتی ئەوروپا سزای نوێ ڕاگەیاندووە لە پەیوەندی بە بلاڕووسەوە. ئێمەش سزاکان ئامادە دەکەین بە هەمانگی لەگەڵ یەکێتی ئەوروپا و هاوبەشەکانی تریشماندا و ڕژیمەکەی لۆکاشێنکۆ بەرپرسیار دەکەین لەو هێرشانەی دەیانکاتە سەر دیموکراسی و مافەکانی مرۆڤ و ڕێوشوێنە نێونەتەوەیەکانیش. بە هەزاران کۆچبەر لە سنووری نێوان بێلەڕوس و پۆڵەندادا گیریان خواردووە و چاوەڕوانی دەرفەتێکن بگەنە وڵاتێکی یەکێتی ئەوروپا و ژیانێکی نوێ بۆ خۆیان دەست پێ بکەن. زۆربەی ئەو کۆچبەرانە خەڵکی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن و جەختیش دەکرێتەوە لەوەی زۆرینەیان کوردن و لە هەرێمی کوردستانی عێراقەوە هەنگاوی یەکەمی ئەم کۆچەیان دەست پێ کردووە و دەگەڕێن بە شوێن ژیانێکی ئاسوودە و پارێزراودا. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. قەیران و کێشەی پەنابەران و کۆچبەران تەوەری سەرەکی چاوی واشنگتنی ئەم هەفتەیەمانە و میوانداری ئاسۆگۆران ناسراو بە ئاسۆی ژیاندۆست دەکەین. ئاسۆی ژیاندۆست ئەندامی سکرتاریەتی فێدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقیە و ئێستا لە وڵاتی لیتوانیایە بۆ هاوکاریکردنی کۆچبەران. کاگاسۆی ژیان دۆست سوپاسە دەکەم بۆ بەشداریت لەم بەرنامەیەدا. جارێ بەر لە هەموو شتێک پێمان بڵێ ڕەوشەکە چۆنە و کێشەکە لە چ ئاستێکدایە؟ وڵات جاهاوڕێ خۆتوانم دەستان خۆش بە زۆر سپاس بۆ بەرنامەکە. ئەتوانم ئەوە بە وشەیەک جواب بەمەوە ئەتوانم بە دنیایەک وشەش. ڕەوشەکە باش نییە ڕاستی بەداخەوە و هەلومەرجەکە سەختە و قورس ئەچێتە پێشەوانێ و لەم هەفتەیە چەندین گفتوگۆ و جیاوازمان هەبوو لەگەڵ خەڵک لەگەڵ رادیۆ و تەلەڤیزیۆن جیاوازە هەمیشە بازەوەم کردووە کە ڕۆژ بە ڕۆژ بەهۆی سەرمایەکی زۆرەوە کام سنوورە ئەگرێتەوە بەتایبەتی ئێستا یان هەر ئەم خەتە ئەم هێڵەی بینی بەلاڕوس و وڵاتەکانی دراوسێی بە دیوی ئەوروپایە خەتێکی زۆر ساردا و سەرمای ئێستا ینی لە چەند ڕۆژی ڕابردووە ناقص 5 و 6 و 4 بووە. بۆیە ئەمە بۆتە سەبەبێکی گەورەی کە ڕەوشەکە زۆر خراپی. ئەمە جارێک لە لای ئەو لایەکی ترەوە لە ڕووی سیاسی و ئێجگار ئاڵۆز بووە، چونکی پۆلۆنیا ئێجگار تونند بەرخوردەکە لەگەڵ پەنابەرانە سنوورەکانی ئێجگار تونند کردووە. لە دوای حربی عالەمی دووەمی جیهانیەوە یەکەم جارە پۆلۆنیا بەم ئەندازەیە سەرباز بجوڵێن و سەرباز بێنێتە سەر سنوورەکانی کە نزیک لە بینی 12 بۆ 14,000 سەربازی هێناوە سنوورەکانی و بە ئەندازەیەک سەخت و ئاڵۆزی کردووە کە هیچ پەناهندێک نەتوانێت دزە بکات و بێتە ناو خاچی پۆلۆنیاوە. و لە بەرامبەریشە لەو بەرەوە کە بەلاڕووسیا ئەویش بە هەمان شێوە سەربازێکی زۆری هێناوە بە هاوپشتی و بە هاوکاری رووسیا کە ئەمە نەتر ڕێگاکەی بەرتەسک و سەختتر کردوەوە کە تەنانەت پەنابەران بگەڕێنەوە بۆ قوڵایی بەلاڕووسیا بۆ مینسک. بۆیە بە شێوەیەکی گشتی هەلومەرجەکە ئاڵۆزە ئەو وەزعەتی هاتوۆتە پێشەوە بۆتە سەردێڕی زۆربەی ڕۆژنامە و گۆڤار و تەلەڤیزیۆنەکانی دنیا و یەکێتی ئەوروپا لە پێش هەموو خەڵکەوە ئاگای لە هەموو ئەم هەلومەرجەیە ئەم وەزعەتەیە کە چەندین هەزار ئینسان
لەژێر هەڕەشەی سەرما و مەرگ و مردنە. بەڵێ کاک ئاسۆ پێشتر کاتێککە باز لە دیارگەی کۆچکردن یا کۆچبەری دەکرایەوە زیاتر ڕەهەندێکی سۆسیۆ ئابووری یا کۆمەڵایەتی ئابووری هەبوو لە ئێستادا و بە تایبەتی لەم کێشەیەی کە لەسەر سنووری بێلاڕوس و پۆڵەندا هەیە کێشەی کۆچبەران هەر ئەو ڕەهەندە ئابووری کۆمەڵایەتیەیە یا گۆڕانکاری بەسەردا هاتووە. ڕاستی ئەگەر زۆر بچینە ناو قوڵایی باسکردن لەسەر کۆچ چییە بۆ کۆچ هاتوۆتە ئاراوە تۆزێک بابەتێکی درێژە بەڵام من ئەمێ بە کورتی و بۆ پوختی ئەو بڵێم لەوەتی مرۆڤایەتی چاتە و داگیرکردن و زۆرداری پێیا بووە لەوەتی مرۆڤایەتی تەماحی دروست بووە بۆ ئەوەی داگیرکاری زیاد کاوت ستەمکاری بەهێز بووە کۆچ و ڕەو دروست بووە ئەویش بەهۆی زۆرداریەکەەوە کە لە ناوچەیەکە هەیە گواستنیان بۆ ناوچەیەشی تر هەمیشەش برسێتی و فقر و فەلاکەت و ئەمانە سەبەبێکی تر بوونە هەموو ئەمانە لە مێژووی مرۆڤایەتیە سەبەب گەلێک بوونە کە مرۆڤ ناوچەیەک جێبێڵێ بۆ ناوچەیەشی اینجا ئەو ئێستا ئەبۆتە دەوڵەتێک جێدێڵێ بۆ دەوڵەتێکی تر و هەمیشەش سەفەر لە وڵاتانەوەی کە فقر زۆرتیایە ئازادی تیاسە کوتەکرێ بەدبەختی و نەهامەتی تووشی کۆمەلگابی حتمەن ئەم وڵاتانە زیاتر خەڵکەکەی پەنابەنە بەر ئەوەی ژیانێکی سەلامەتر و باشتر و شایستەتری هەبێ بەڵام ئەم هاوکێشەیەکی ئێستا هاتوتە پێشەوە بەدەر لەوەی چەندین ساڵە ئێمە خۆمان سەفەر و خۆمان بەشێک بووینە لەم پرۆسەی سەفەرە و بەردەوامی شێ لە دنیاە بچۆ ئەو کەمپانەی توزانم لە ئێستا لە بەنگلادیشە هەیە لە بەشێک لە لاتینی ئەمریکا هەیە حتا کەمپەکانی کوردستان بگرە هەزاران مرۆڤ لە دنیای ئاوارە بوونە و نیشتیمان و خاک و جوگرافیای خۆیان جێشتەوە بەڵام ئەم کێشەیەکی ئێستا هاتوتە ئاراوە لێشایەکی زۆر سەریع بوو و سەرنجامی ئەم لێشاوی کۆچە گەورەیە کێشەیەکی سیاسی گەورە بوو لە بینی بەلاڕووسا لەگەڵ یەکێتی ئەوروپا بەلاڕووسیا بمانێ و نەمانێت ئێستا ناوزە دەکرێت بە دوا دیکتاتۆری ئەوروپا دوا دیکتاتۆری جوگرافیای ئەوروپایە کە بە ئەندازەیەک دیکتاتۆرە ئازادی سەرکوتەکرێ و ماندوو ئەکرێ و هەموو ئەمانە وای لێ کردووە کە یەکێتی ئەوروپا بەردەوام لە چێشمە چێشما بێت لە بەلاڕووسیا و لە هەموو ئەمانەش گەرینتر لە مانگی شەشی ڕابردووە یەکێک لە چالاکەوان و ژورنالیستەکانی بەلاڕووسیا کە لە یۆنانەوە ئاهات بۆ لیتوانیا لەوێوە ئەمە دروست بوو کە ئەو مانۆڕێکی ئاسمانی سەربازی کرد خۆی لۆکاشینکۆ خۆی سەرپەرشتێ کرد و ئەم تیارەی نیشتان نیشتەوە لە مین کە کۆمپانیای ڕایان ئایر بوو و ڕۆژنامە نووسەکەش و گەڵفرێندەکەشی گرت لەمە بەدواوە هەر بۆ بەیانەکەی تر یەکێتی ئەوروپا کەوتنە خۆکۆکردنەوە کەوتنە بڕیاری تازە و سیاسی ئابووری و کۆمەڵایەتی خستە سەر بەلاڕووسیا بەڵێ کاگەسۆگەری یارمەتی باجارێ نەچینە ئەو بابەتەوە بەڵام ئەمێ بزانم ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕەهەندەکانی کۆچبەریدا دروست بوون چەندێک کاریگەریان دەبێ بەسەر ڕەوایی لەگەڵ ناڕەوایی دیاردەی کۆچکردنە ئەزانی چۆن ئەمە هینە پرسیارێکی دقیقە و جوانیشە ئێمە ئەگەر پێمان وابێ یان بڵین چی حەقی ئەوەیە کە جوگرافیایەک جێبێڵێ ئەنجام جوگرافیای نیشتیمانە شارە وڵاتە چییە بۆ جوگرافیایەکی تر بۆ سنوورێکی تر سنوور بەزێنێ ئەو کەسانەی کە خەتەری مەرگیان لەسەرە بەپێی قانونی 1945 کاتێک کە شەڕی جیهانی دووەم وەستا ئەمان هاتن کۆمەڵێ پرۆگرام و بەرنامەیان داڕژێکێک لەوانە مافی مرۆڤ یەکێک لەوانە ئیشکردن بوو لەسەر مرۆڤ لەسەر سەلامەتی جانی مرۆڤ ئێستاش تۆ هەر کاتێک بە ئەوراق و بە دیکۆمنت بیسەلمێنی تۆ مردن ینی هەڕەشەی کوشتنت لەسەرە هەڕەشەی مردن لەسەر لە وڵاتی کە لێی ئەژەینجا هەر شوێنێکی دنیا بێ تۆ حەقی خۆتە داوای مافیمانەوە و مافی پەنابەری بکەی لە ئەوروپا بە تایبەتی کە ئەمە قانونێکی نێودەوڵەتیە لە دنیاوە تا ئێساش ئیشی پێکرێ بۆیە هەر کەسێک خاوەنی ئەم کەیسە بیان لەناو ئەم هەلوو مەرجەیە بژێ و ژیانی ئارام و سەلامەت نەبێ و هەڕەشەی کوشتنی لەسەر بێ و دیکۆمنت هەبێ بەڵگە هەبێ لەسەری ئەم کەسە حەقێتی بەڵام ئەم لێشاوە بە کۆمەڵ و ئەم لێشاوە گەورانە ئەمە شتێکی ترە ئەمە جیاوازترە ئەمە ڕەهەندێکی دوورتر ئەکرێ خوێنەوەی جیاوازتری بۆ بکەینەوانێ کە ئەگەر هەر ئێستا دەرفەتە بێ من دەتوانم زۆر قسەی لەسەر بکەم
من سپاس دەکەم ئەلبەت دەگەڕێمەوە بۆلات بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەمە بەلای ئەوروپاییەکانەوە وەک دەڵێن ئەم کێشەیی بێلاڕووس لەسەر سنووری یەکێتی ئەوروپا دروستی کردووە بۆ هێنانە ئارای ناسەقامگیریە لە وڵاتانی ئەندامی یەکێتی ئەوروپادا. ئێمە بەدڵنیاییەوە هاوڕاین لەسەر ئەو هەڵسەنگاندنەی کە دەڵێت ڕژیمێکی سەرکوتکار هەوڵ دەدات بۆ تێکدانی دیموکراسی وڵاتانی دراوسێ. ئەمەش سەر ناگرێت. ئێمە دیموکراسی خۆمان دەپارێزین. ئێمە لە پەیوەندیدا دەبین بە وڵاتانی ناوچەکەوە کە خزمەتی هاوڵاتیانی خۆیان دەکەن تا نەکەونە تەڵەی ڕژێمەکەی لۆکاشینکۆوە. ڕێککەوتوین تا سزاکان ئەو هێڵە ئاسمانیانش بگرنەوە کە کار ئاسانیان کردووە بۆ قەچاقچێتی بە مرۆڤەوە. جا ئەوەش گرنگە دەستگاکانی نەتەوەی گرتوەکان بتوانن بچنە بیلاڕووسەوە و بگەنە لای کۆچبەرەکان کە ئەو خەڵقە بێتاوانە لە ڕەوشێکی زۆر قورس و سەختدان. هەر بۆیەشە ئەوروپاییەکان لە کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپادا گەیشتنە ئەو بڕیارەی ئەو سزایانەی پێشتر سەپاندوبیانە سەر بێلاڕووس بۆ لەمە و دووە قورستری بکەن. لە ڕێفراوانکردنی سزاکانەوە دەتوانین ئەوانە بە ئامانج بگرین کە بەرپرسیارن لە بەکارهێنانی ژیانیەوە کۆچبەرە بێدەسەڵاتانەدا و هەروەش ئەوانەی کارەسانیان کردووە بۆ تێپەڕینی نایاسایی سنووری یەکێتی ئەوروپا. سەرۆکی بێلاڕووس لە وەتای سەرهەڵدانی ئەم قەیرانی کۆچبەرانەوە دەڵێ هیچ شتێک لە دەستی خۆی و وڵاتەکەشیدا نییە و بڕیاری سەرەیشی لای کۆچبەرانە. ئەوە ڕوونواشکرایە هیچ شوێنێکیان نییە بۆی بگەڕێنەوە، شوێنێکیان نییە تیادا بژین، دەشزانن هیچ شتێکیان پێ نییە بیدەن بە منداڵەکانیان، ئەمە بێ لەوەی زۆربیان لە ژیانی خۆیان دەترسن و نایەنەوێ بگەڕێنەوە بۆ وڵاتەکانیان. ئاماژەکان بۆ ئاڕاستەیەدان کە وڵاتی تریش وەک رووسیا دەستی هەیە لەم قەیرانە نوێی کۆچبەراندا هەرچەندە مۆسکۆ نکوڕی دەکات. دەمەوێت هەموو بزانن بە هیچ شێوەیەک هیچ پەیوەندیەکی بە ئێمەوە نییە. هەموو لایەک جا بە هەر هۆکارێک بێتیان بێهۆ دەیانەوێت ئێمە بەرپرسیار بکەن. هێڵی ئاسمانی ئێمە ئەو خەڵکانی نەگواستوەتەوە هیچ هێڵێکی ئاسمانیشمان ئەو کارە ناکات. داواکان زۆرن تا دەستگاکانی نەتەوەیە گرتوەکان بچن بەهانای کۆچبەرانەوە و لەو ڕەوشەی تیایدان لەسەر سنووری بەلاڕووس و پۆڵەندا ڕزگار کرێن. ڕزگارکردنی ژیانی کۆچبەران لە ئێستادا ئەرکە سەرەکیەکەیە. ڕەوشەکە زۆر قورسە لەوێ. بەپێی راپۆرتەکانی پێمان گەیشتوون ژمارەیە کۆچبەر لە بارێکی کارە سەتاویدا گیانیان لەدەستداوە. ئێمە داوا لە دەسەڵاتداران دەکەین کۆچبەرەکان بگوێزنەوە بۆ شوێنێکی پارێزراو تا بتوانرێت یارمەتی و کۆمەکی گونجاویان بۆ دابین بکرێت. هەروەها چارەسەری مرۆیانەی پێویستیان بۆ بکرێت لەسەر بنچینەی پێویستیەکانی هەرێکێکیان. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. کاگاسۆ لە بەشی یەکەمی ئەم بەرنمەیەدا ینی باسمان لەو دۆسێ سیاسیە کرد کە بۆ بەیەکێ لە ڕەهەندەکانی ئەم کێشەی کە ئێستا لەسەر سنووری بێلاڕووس پۆڵەندادا هەیە. چی زیاتر هەیە پێمان بڵێیت؟ ڕاستی وەک پێشتر هەندێشتم باس کرد ئەکرێ ورتر و دقیقتر قسەی لەسەر بکەین و حتمما خۆت لە هەندێک لە قسەکانە باسی وەت کرد کە ئەم کێشەیەکی سیاسیە و کێشەیەەکە لە بینی بەلاڕووس و یەکێتی ئەوروپای و بەلاڕووسیا پشتگیری گەورە ئەکرێت لەلایەن رووسیاوە و ئەکرێ هاوکێشەی شەڕەکە وا لێ بکەین ململانەکە وا لێ بکەین کە رووسیای لەگەڵ یەکێتی ئەوروپا، رووسیای لەگەڵ ئەمریکا، حتا ئەگەر درێژتری کەینەوە گەورەتری کەینەوە ئەکرێ ئەمەش بگرێتوانێت. چونکی ئەمریکاش بە جۆرێک پشتگیری خۆی لە پۆلۆنیا دەربڕیوە. بەریتانیا کە هاوپەیمانە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ یەکێتی ئەوروپاشە سەربازی ناردووە بۆ پۆلۆنیا، چەند سەربازێکی ناردووە بۆ ئەو سەربازانەی کە شارەزان و ڕاهێنراون بۆ ئەوەی یارمەتی سەربازەکانی پۆلۆنیا برا تا سنوورەکە قایم و تومتۆڵ بکەن. و ئەم شەڕە گەیشتۆتە ئەو ئاستەی کە پۆلۆنیا هاتۆتە سەر ئەو قسانەی کە ئەڵێ ئێمە ڕێگا بەوانە نادەین کە
مسلمان و ئەیانەوێت وڵاتەکەمان ناشیرنکەن. ئێمە ڕێگا بەوانە نادەین کە وڵاتەکەمان ئەشێوێن و کاولەکەن. ئێمە سنووری خۆمانە پێ ئەپارێزین بۆی ژیانی خەڵکەکەمان پارێزراو بێ و ئەگەر ئەم سنوورانە بە ئاشکرا بکەنەوە و گەورەیکەن و خەڵک بە لێشاو بێتە ژوورۆ ئەمریکا لە سەر سنوورە ئەوان پێیان وایە شکستیان خواردەوە لە بەرامبەر سیاسەتێک کە ئێستا رووسیا کە ئێستا بەلاروسیا پیادەیەکەن تووشی شەڕەکە واکەوتۆتوانە تەنانەت بەلاروسیاش دیارە هەڕەشەوەی کردووە کە ئەو ئامادەیە بۆڕی ئەو غازانە بگرێتوانێت کە ئەچێتە ناو قوڵایی ئەوروپاوە چونکی یەکێک لە وڵاتە سەرەکیانەی کە غازی ئەوروپای پیادێ بەلاروسیایە و چونکی پێشتریش هەموو لەیبڵی ئەو ئەشیانەی کە لە بەلاروساوە هاتوتۆ ئەم لێی کردوتە و نایە هیچ پەیوەندێکی بازرگانی لە نێوان ئەم دوو وڵاتەیە هەبێ و هەرچیەک بڵین لە بەرەوەی پۆلۆنیا بەشێکە لە یەکێتە ئەوروپا بەشێکە لە حلفی ناتۆ ئەم شەڕە بۆتە شەڕێکی گەورەتر و هەر پۆلۆنیانە دیارە هەموو یەکێتی ئەوروپا پشتگیری سیاسەتەکانی پۆلۆنیاکە ئەنجامەکەی بەچیەگە ئەنجامەکەی ڕاستی زۆر ئاسانیە دیارە هەر کەسێک لە ئێمە لەوەی خوێنەوەی جیاوازی بۆ بکەین پێش هەر شتێک ئەوان ئەو سنوورە بەو شێوەیە ناکەنەوە کە بیکەنەوە و دواتریش بەلاروس بە دڵی خۆی خەڵکی جارێکی تر فیزەی بەلاش بدا و فیزەی هەرزان بدا و لە ئەفریقاوە بگرێت تا کوردستان و سووریا و عێراق و ئەو وڵاتانەی کە نائارامی و ناسەقامگیرن خەڵک بێنێت بە لێشا و بیان کاتە ناو وڵاتەکانی ئەوروپاوە کە لە هاوینی ڕابردووە تا ئێستا لە لاتڤیا کە زیاتر لە چەند هزار کەسێک لە پەنابەر هەر لە بەلاروسەوە هاتوونە لە لیتوانیا نزیک بە 5,000 پەنابەر داخل بوونە ئێستاش کە ئەو ڕێگایە پێشەوەی دیارە ڕێگاکە ئەوها کەشت بێت هەزاران کەس چوونە قوڵایی ئەوروپا و لەوێ شۆپەڕینەوە زۆر بەشیان ئامانجیان گەیشتنە بە بەریتانیا و ئێستاش ئەم چەند هزار کەسەی کە گیریان خواردووە دیارە هیچ سەرژمێرێکی دقیق نییە بۆی بزانین چەند کەسە بەڵام بەپێی هەموو ئەو بینین و ئەو کەسانی لە ناویانە هەنوو ئێمە پەیوەندیمان یەکەم تا زۆر نزیکی 4,000 بەرەو ژوورن بێجگە هێشتا لە مینسکا لە پایتەختی بەلاروسا خەڵک ماوەتەوە لە شۆقە و لەو شوێنانەیە کە شانسیان هەیە بمێنەوە بەڵام هەموو ئەمانەش ئامانجیانەوە بێنە سنوورەکان و سنووری پۆلۆنیا ببرێن بەرحاڵ ئەم خەڵکە زۆرە هەروە بە ئاسانی چارەسەر ناکرێت چونکی ئەگەر پۆلۆنیا دەواازە بکاتوانێ ئەوروپا بە ئاسانی قوبولکە شکستە لە بەرامبەر ئەو شەڕی کە لەگەڵ بەلاروسیایکە بۆیە ئەم هاوکێشەی تۆزێک ئالۆزە جارانیش زۆر جار ئەڵمانیا ئەبوو بە فریاد ڕست بۆ ئەم جۆرە قەیرانە ئینسانیانەی کە ڕووی لە ئەوروپا ئاکرد نمونونەکانی لە 2014 کە 1 ملیۆن سووری وەرگرت کە کاتێک شەڕ لە سووریا ئەمەنە خەز بۆ خەڵکی ئەکسەریەتی دەرەوە ئێستا ئەڵمانیاش ئەو دەورەی نەماوە مەرکل لەسەر ساحەی سیاسی ئەڵمانیا ئەو دەور و نەخشەی نەماوە و دەسەڵاتی نەماوە بۆیە ئەم هاوکێشەیە تەنها ئەگەر لە ڕۆ ئینسانەکەی و ئیشی لەسەر بکرێت چارەسەر بکرێت ئەیش بە گواستنەوەی ئەمانە بۆ شوێنێکی سەلامە چونکی ئەم مرۆڤانە هەڕەشەی مردنیان لەسەرە و بۆ ئەمەش ئەوروپا هەمووی ئەیبینی ئەم حقیقەتەی بینیوە بۆیە ئەکرێ کۆمەڵی منەظەماتی گەوری عالەمی هەیە ئەگرێ فشار بخرێتە سەر ئەمانە و ئەمانە دەور و نەخشیان هەبێ هەرچەنە تەنانەت پۆلۆنیا یەکێک لە مشکلەکانی پۆلۆنیا ناهێ لە هیچ هاوکاریەک لە ڕێی منەظەمە ئینسانەکانیشەوە بگا بە پەنابەران باشە کۆمەڵی هەوڵ کاگازۆ یەکی لە پرسیارە سەرەکیەکان ئێستادا ئەوەیە ئەم سیاسەتی کە بێلاڕۆس بۆ فشارخستنە سەر وڵاتانی یەکێتی ئەوروپا بەکاری دێنێ ئێمە پێشتر هەمان جۆری سیاستمان بینیوە لای ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا کە دۆسەی پەنابەرانی بەکار دێنە بۆ فشارخستنە سەر یەکێتی ئەوروپا بۆ دەستکەوتی زیاتر لە یەکێتی ئەوروپا بەڵام کاردانەوەی یەکێتی ئەوروپا بەم شێوەیە نەبوو کە بەرامبەر بە بێلاڕوس دەکرێت یعنی کاردانەوەیشی تا ئەندازەیە دەتوانین بڵین ئاسایی بوو لە بەرامبەر ئەردۆغان ئەم جیاوازیە بووە جیاوازەکە زۆر زەقە هاوڕێ جیاوازەکە زۆر ڕوونە بۆ خۆی تورکیا بەشێکە لە حلفی ناتۆ بەڵام ڕێک عکسەکەی لەم لاوە ڕێک عکسی حلفی ناتۆیە دوژمنی حلفی ناتۆی و ئەم بەرسەنگەرێکی سیاسی جیاوازە لەگەڵ ئەوروپایە و ئێستا قوتبی شەڕ و ململانە سیاسیەکان ئەم قوتبەی بەلاڕوسیایە کە بە پشتگیری رووسیا ئەکرێت بەڵام تورکیا بە هەموو ئەو فشارانی کە بەکارهێنا دیارە بەلاڕوسیا قازانجێکی کردو لەوەی کە ئەو سیاسەتەی دەوڵەتی تورکیای پیادە کردو و بەشێکشی سەرکەوتوو بوو و دەیان هەزار خەڵکی هێنایە وڵاتەکەی و دواتر ڕەوانەی کردە قوڵایی ئەوروپا و مشکلەی دروست کردەوە بۆ ئەوروپا تەنانەت سا لە بەریتانیا
کەم شوێن نەماوە پڕ نەبێ لە پەنابەری عێراقی و سووری و کورد ئەمەندە زۆر بوو ئەڵێ هیچ کاتێک بەخەدەر ئێستا پەنابەر بەم نیسبە زۆرە ڕووی نەکردوتە بەریتانیا بە لێشاو دێن و پەڕینەوەکیان ئاسان بوو حتا کێشە کەوتوتە بین وەزیری ناوخۆ هەندێجار لە ئەو هێزی دەریاوانەی کە پارێزگاری لە سنووری ئاوی نێوان فەڕەنسا و بەریتانیا ئەکەن ئەوەندە خەڵک هاتۆتە ناوەوانێ ئەوان جەڵێ بێ ڕێگری بکەن ئەڵێ ڕێگری ئێمە ئەوەی چوپەکانیان بتەقێنین ئەمانش ئەخینچێن و ئەمرن لە ڕووی ئینسانی و ئەمە زۆر لەسەر بەریتانیا و ئێمە شەکەوێ بەبەسمەوەی بەلا رووسیا بۆ خۆی سەرکەوتوو بۆ لەو پلانەی کە بە جۆرێک دای ڕژ بۆ خۆی لە بەش یەکەمی پلانەکەیە سەرکەوت بەڵام لە بەشی دۆمی ئەوە بوو ئەم وڵاتانە بەخەبەر هاتنەوە هێزیان بەکارهێنا تەنانەت دیواریان دروست کرد پۆڵۆنیا قەرارە بیکە بە دیوار لیتوانیا وانە سیمی 4 مەتریان بەرز کردوتوانێ بێزگە لەوەی هێزیان ناردۆتە سەر سنوورەکە تەنانەت هێزی پشتیوانیان بواتەوە مەسەلەن هێزی کەمتا زۆر هێزی ئەڵمانی هۆڵندی لە لیتوانیان لەسەر سنوورەکانن جێشی ئەمریکی لە ئێرە شوێنی مانەوشتیانێ بەشێکان هاوکاریانەکەن بۆی ئەم سنوورانەوە ئاڵۆز کردووە کە پەڕینەوە ئاسان نییە وەکە پەڕینەوەش ئاسانیە مینسکی ژۆری ناگرێتەوە بەلاروسەوە یەکێتر لە مشکلە گەورەکانی تریان پەنابەرانە ئەوانەیە هەر پەنابەرێکە هاتووەتە ناو دەوڵەتی بەلاروسیاوە بە فیزە هاتووە ئەمیش فیزەکەی زۆر کەم داوەپیان بۆ هەفتەیەک و بۆیانەیە 1 هەفتەش تازەیکەنەوەتە بۆ 2 هەفتە ئێستا هەموو ئەم پەنابەرانە بەڕسمی فیزەی بەلاروسیان نییە بە قاچاق لە وڵاتەیە ئەمێنەوە کە بەلاروسش هەتا وەک ئەوروپانیە کە کەسێک بە قاچاق مێنێتوانێ و حەقیەوەی بێ مافی پەنابەری وەرگێت و داوا بکە بۆیە کۆمەڵە زەختیشان لەسەر هێشتا ئەم پەنابەرانە ئەگەر بشگەڕێنەوە ناو قوڵایی بەلاروسیا بۆیە تۆزێک هاوکێشەکە ئاڵۆستر لەمە پێش هەموو شتێک ئەبێ حتا عێراق وەک دەوڵەت تەدەخول بکە ئەم پاسەپۆرتانە بەشێکیانە بێ ئەگەر لە بەلاروسیا بمێنەوە ئەبێ فیزیان بۆ تازە بکرێتوانێ و سەفارەتی عێراق لە پۆلۆنیا هەیە و حکومەتی هەرێم نوێنەرایەتی چی گەورەی هەیە لە کراکۆف من کاتی خۆی سەردانم کردوونە لە پۆلۆنیا کە ئەمانە ئەبێ مەجبور بوون تەدەخولکەن ئەگەر هیچ شتێکیان بۆ نەکرێت لە ڕووی سیاسیەوە یان لە ڕووی گواستنەوەی ئەم پەنابەرانە و سەلامەتیان ئەمان ئەبێ لەگەڵ دەوڵەتی پۆلۆنیا لەسەر ئەوە ڕێبکەون کە کۆمەکی ئینسانی بکرێن لە داو دەرمان لە جلوبەرێک لە خەیمە کاکە سۆگەری یارمەتی بین لێرەدا پرسیارێکی زۆر تایبەت لە جەنابەت ڕای خۆتم دەوێ یعنی دوور لە هەموو ڕاندەکانی تر ئەوروپا ئەم کێشەیە لەسەر سنووری بەلەروس و پۆڵەندا بە کێشەیەکی سیاسی ناودێر دەکا ئەوەندەی کە جەنابەت ئێستا لە لیتوانیای و چاودێری ئەم بارودۆخە دەکەی لەگە پەنابەرانە کەم تا زۆرێک لە پەیوەندی دای خۆت چی دەبینی کێشەیەکی سیاسی دەبینی زیاتر یا کێشەیەکی مرۆیی بەڵێ ڕاستی خۆی دوو ڕەهەندی هەیە حتمما ڕەهەندەکە ئەساسەکە وتمان ڕەهەندێکی سیاسی گەورە هەیە و بەشێکیشمان ڕوون کردەوە باسمان کرد کە ئەم کێشە سیاسیە چۆنە و چۆن دروست بۆ سەبەبەکانی چیوە بۆ گەیشتۆتە ئێستا کە ئەمە گومانی تیان نییە و ئەم دنیایش دنیای زلهێزەکان دنیا گەورەکان لەسەر کێشە سیاسیەکان زۆر جار مرۆڤیان بۆ مهم و مرۆڤیان کردو بە قوربانی و هەر ئێستاژە مرۆڤانە بنە قوربانی ئەمە ڕەهەندە گشتیە سیاسیەکەیە بەڵام ئەو ڕەهەندەی کە من قەناعەتم پێ و ئیشی لەسەرەکەم و من هەوڵم داوە هەر لینکێکی شخصی خۆم هەبێ و هەر لینکێکی ڕێکخراوە کە هەبێ وەک فیدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقی بەکاری بێنین بۆ ڕەهەندە ئینسانیەکەیە حتمما 4-5 کەسێک لە شەڕ لەگەڵ ژیاناکەن لەگەڵ مەرگاکەن شەڕ لە شوێنێکە ئەکەن کە ژیانیان بەرتەسک بۆتەوە کە شەحنی مۆبایلەکانیان نەماوە کە نان و خواردنیان پێ نەماوە کە جلوبەرگی گەرم و گوڕیان پێ نەما یان تەڕ بووە یان خێمەیان پێنێ یان هیچ هاوکاریەکی تەندروستیش ناکرێن حتما ئەم ڕەهەندە ئینسانی زۆر زۆر مهمە هەر ئێستا خۆ لەم ئەوروپایە هەزاران مرۆڤ هەن واز لە حیزب و ڕێکخرا و هەمووی بێنە هەر مرۆڤ هەیە هەزاران مرۆڤ هەیە سا لە پۆلۆنیا لە ئەڵمانیا لە بەریتانیا لە زۆر شوێنی دنیا کۆبوونەتەوە و ئەیانەوێ لە ڕووی ئینسانی و کۆمەک بەم خەڵکە بکەن جلوبەرگیان بۆ بەرن خواردن و پێویستیەکانی ڕۆژانیان بۆ بەرن و هەوڵیان داوە حتا گروپێک لە کەچە دەکە و لە کۆمەڵێ گەنج چوون کوردەکان نزیکیش بوونەوە لەسەر سنوور بەڵام پۆلۆنیا نەهێش لیان نزیک بنوانێ و بەریان بکەون کاوان بڕیاریاندا بوو ئەگەر فرسەتیان هەبێش خواردن و پێویستیان بۆ بەبەست ڕەهەندە ئینسانیی مهمە کە ئێمە چۆن ئیشەکەین لەسەر پاراستنی ژیانی کۆمەڵێک مرۆڤ کە بۆ ئێمە پێش هەموو شتێک جارێ هاوزمانمان
باشەوە نیشتیمانمانن مرۆڤن ئەمان بەڵێ باشە کاگاسۆ بۆ دەستگاکانی نەتەوەیە گرتوەکان بەهانای ئەو خەڵکەوە نەچووە لەگەڵەوەدا زۆرێک لە ڕێکخراوە خۆجێیەکان زۆرێک لە نوێنەرانی ڕێکخراوەکان تەنانەت هەندێک لە وڵاتەکانیش داوای ئەوە دەکەن کە دەستگاکانی نەتەوەیە گرتوەکان پێویستە بچن بەهانای ئەو خەڵکەوە هەتا ئەمڕۆ چوارشەمەکە منوت و ئەم بەرنامەیە تۆمارەکەین هیچ دەستگایشی نەتەوەیە گرتوەکان نەچووە بۆ بەڵێن ئێمە بیرمان نەچێت سەرنجام هەموو ئەم ڕێکخراوانە ئەو ڕێکخراوانە نین کە لە خەیاڵی ئێمەیە چەند ڕێکخراوی ئینسانی ئەم ڕێکخراوانە هەر بەشێکن لە میزانی سەرمایەداری هەر بەشێکن لە مەچینەی ئەم دەوڵەتە زلهێزانەی کە مرۆڤایەتی ئەجوڵێنێ ئەمان لە ئاخرە هەموو شتێک ناکەن من هەموو ڕێکخراوانە بشەکان کە بەریان کەوتومە لەم هەلوو مەرجی کاتۆتە پێشەوە مەسەڵەن خاچی سوود زۆر مەحاوەلەکە و زۆر هەوڵی داوە وەخە ئۆفیسی هەموو وڵاتەکان کە پۆلۆنیا ئۆفیسی خۆیە مەسەڵەن لاتیا هەوڵەدەن بەڵام زۆر مەحدودە لە ئاخرە ئەوان مۆزەفی ڕێکخراوێکن بە ئەم ڕێکخراوەژ ئینسانی لە سەعات 5 دەفامەکان تەواو بێ بەشێکیان محدودیاتی بۆ ئەوان دروست کرد و ناتوان ئەوان بەدڵی خۆیان و بە ئازای بەدەر لەوەی کە من چەند ڕخنەم هەیە لە مانیجمنتیان لە کاریان لە ئیشیان لە بەرخوردیان لە تێنەگەشتیان جارە حتا ئەم زمان ئەم مشکلەی زمانە زۆرە ئەمان ئەم خاچی سوودی ئەم سنوودە زۆر کەم بەر ئەوە کەوتونە کەسێک بە عەرەبی بە کوردی گالی قسەیان لەگەڵا بکە ئەمانە بۆ خۆی هەمووی کێشن بەڵام ئەم ڕێکخراوانە سنووردارن و حتا ڕێکخراوی خاچی سوودی نێودەوڵەتی لە پۆلۆنیا ڕێگەی پێ نەدراوە بچێتە ناو خەڵکەوە ئەشیاوە ئەجینا حتمەن ئەیانەوێت ڕاست بەڵێ پەیامەکە گەیشت کاگە ئەسۆ من دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت ئەگەر چی هەندێک سەرچاوە ئاماژە بەوە دەکەن دەشێت ڕەوشەکە لەسەر سنووری بێلاڕووس و پۆڵەندا هێور ببێتەوە بەڵام کاربەدەستانی سنوور لە پۆڵەندا زۆر گەشتبین نین. Skala problemów wcale nie jest mniejsza, dlatego że ئاسی قەیرانەکە بەرەو کەمبوونەوە ناڕوات چونکە ژمارەیەکی زۆری کۆچبەران لەسەر سنوورن سەرەتا چەند سەد کەسێک بوون بەڵام ڕۆژانە خەڵقی زیاتر دەگەن و ئێستا بە هەزاران کەسی لێیە. چالاکوانان لەو ناوچە سنووریەدا کەوتونەتە کارکردنیەکی مرۆڤ دۆستانە بۆ پشتیوانیکردن لە کۆچبەرەکان و یارمەتیدانیشیان لە زۆر ڕوەوە. I ta sytuacja trwa od wielu tygodni i od wielu tygodni. ئەوە چەند هەفتەیەکە ئەم کێشەیە هەیە و داوامان لە ڕێکخراوە تایبەتمەندە مرۆیەکان کردووە تا بێنە ئێرە و کاری خۆیان بکەن. پرسەکە هەر ئەوەندە نییە جلوبەرگی گەرم و خواردن دابین بکرێت بەڵکو ئەوەیە بێنە ئێرە وەک چۆن دانیشتوان و خۆبەخشەکان لێران و کار بۆ کۆچبەران دەکەن. ogromna część polskiego społeczeństwa nie może spać po nocach. بەشێکی گەورەی کۆمەڵگەی پۆڵەندا بە شەوخەو ناچێتە چاویان وەک من ئەوەی ڕوو دەدات پیان خۆش نییە سنووری پارێزرا و ینی ئەو سنوورەیە کەسی تیادا نەمرێت هیچ کەسێک شایستەی ئەوە نییە لە دارستاندا گیان لە دەست بدات داوای یارمەتی مرۆیی دەکەین بۆ ئەو خەڵکە. داکۆچکاران لە مافەکانی پەنابەران و کۆچبەران دەخوازن هەموو لایەنەکان بەر لە هەر بڕیارێک پرسیارێکی گرنگ هەیە لە خۆیانی بکەن. پاش هەموو کار و بڕیارێک جابر ئەنجامەکە جێهێشتنی ئەو خەڵقە بێت لە دارستاندا یا ببرێنە بنکەیەکی پۆلیس لەم سنوورە ئەوە بیری لێ بکەرەوە ئایا دەتوانی کارێکی زیاتری بۆ بکەیت چونکە لە ئەوها ڕەوشێکدا هەرگیز نازانیت سبەینێکی ڕوو دەدات با بڵێن دەگوێزرێنەوە بۆ شوێنێکی گونجاو ئەی ئەگەر لەم هەفتەیەدا یان لە مانگەدا نەکرا ئەوە جاچی ڕوو دەدات هەر بۆیە لەگەڵ هەر هەنگاوێکماندا پێویستە ئەو پرسیارە لە خۆمان بکەین ئایا دەمانتوانی شتێکی باشتریان بۆ بکەین؟ کاگەسۆ جەنابەت پێشتر ئاماژە بۆەوە کرد کە ینی ئەمارێکی تەواو لە بەردەستدا نییە بۆ ژمارەی کۆچبەران وەکو جەنابیش لە ئاماژۆ پێکرد لەسەر و 4,000 کەس لەوێن لەو 4,000 کەسە چەندیان کوردن؟ دیارە ئەوەش هەر ئامارێکی دقیق نییە بەڵام بەپێی ئەو کۆنتاکانی هەمانەیان بەپێی هەر ئەوەی کە میدیاکان ئەیبینن زۆربەی کوردە ڕاستی خۆی هەموو ئەم پەنابەرانەی کە بە شێوەیەکی گشتی هاتوونەتە بەلاڕووسەوە لەم هاوینی ڕابردوو تا ئێستا زۆربەی عێراقین بە کورد و عەرەبەوە حتا سووری تایە بە زۆر کەمە دیارە ئەفریقی تایە نیپاڵی تایە هندی تایە پاکستان بەڵام ئەمانە ئەفغانی تاکوتراک تایە بەڵام زۆر کەمن لای خۆمان وتەنی بەشی شێر بەر عێراق کەوتووە بە کورد و عەرەبەوە و ئەوان زۆرترین نیسبەکەین وە کوردیش زیاتر لە عەرەبەکانیش بە جۆرێک لە جۆرەکان بەتابەتی ئەم وەجبەی کە ئێستا گیریان خواردووە زۆری کوردە ڕاستەکەی بەپێی هەموو ئەو کۆنتاکەوە گوتم هەمانە ئەو بینینانە ئەو قسانە ئەو لایڤانەی کە
هەمان بۆ قسەیان کردو خۆشیان زۆربەی بەر کورکەوتۆ بەڵام ئەوەی بڵێم ئامارێکی دقیق نسبەکە ئەوەنەیە من پێم وایە هیچ کەسێک پێی نیە و هیچ کەشێکی نازانێت ئەگەر لەوەی حتا ئێستا لە سیستەمی بەلاڕوسیشان نەماوە چونکی بەشێک لەمانەکە هاتوونە دەرچوونە بەڵێ ینی من بەڕاستی زیاتر بۆیە و پرسیارم کرد بەڵێ بۆی زیاترە و پرسیارم کرد چونکە هەندێسە چاوە ئاماژە بەوە دەکا کە دەڵێ نزیکەی 3000 کورد لەناو ئەو کۆچبەرانەدا هەیە دەسەڵاتداران لە حکوومەتی هەرێمی کوردستان بە چەند سەد کەسێک باسییان دەکەن بەڵام ینی ئەلبەتە زانیاریەکانی جەنابەت زانیاری پشتڕاستکراون لای من بەس دەمەوێت بزانم لە کاتێکا کە قسەیان لەگەڵ دەکەی هۆکاری سەرێکی کۆچکردنیان چییە؟ کوردەکان مەبەستمە چۆنە ئەگەر تۆزێک واقعی و دروست بیر بکەینەوانێ لە کوردستانە بەداخەوە جیاوازیەک دروست بۆ لە نێوان ئینسانە جیاوازەکە ئێجگار زۆر گەورەیە ئەم گاپە بە قەولی ئینگلیزی ئەم گاپە زۆر گەورە بووە لە نێوان چینێک بۆ چینێکی کەم کە ئەوان کوردستان ئیدارە ئەدەن و ئەم چینێک کە کوردستان ئیدارە ئەدەن ئەمان زۆر هایلای بەژێن زۆر بەختەوەن زۆر پێویستیەکانیان بۆ جێبەجێ ئەکرێن و لە بەرامبەر ئەوەیان جاگەر کابرا مامۆستاشە مۆزەفیش بێ ئیشێکی کورتیشی هەبێ ئەم منە جیاوازێت طبقەکە گەورە و قوڵ بۆ توانێ ئینسان تااقەتی نییە لەوێ بشێت تااقەتی نییە ئەم هەموو ناشیر نیە بینێ تااقەتی نییە مەسئولێکی کوڕە مەسئولێکە بینێ هیچ جگە لەوەی مرۆڤە مەسەلەن شایانی ئەوە نیە ئەو هەموو سوکایەتێ بە ئینسانەکە بە کۆمەلگاکەتەکە بە هەموو ئەو جوانیانەکە کە ئێمە خەیاڵمان هەیە لە وڵاتی خۆ ئەم جیاوازە وای لێ کردو ئینسانی گەنجی کورد ئینسانی کورد بێ ئومێد بێ و ئێمە بینیویشمان حتا هەڵبژاردنەکانی ئەم دوایی کوردستان و عێراقیش خەڵکێکی زۆر کەم بەدەم داوای هەڵبژاردنەوە چوون ئەوە نیشانیدا کە خەڵک چەند ناڕازی بوو لەو سیستەما لەو هەلومەرجێ هاتۆتە پێشەوانێ هەر بەدوای ئەم هەڵبژاردنەش خەڵک چۆن ئەم دەرگایی لێکرایە و دەستی کرد بە لێشاوی دەرچوون خەڵک نیگەرانە خەڵک تووڕێ لەوەی تۆ داوای مافی خۆت بکەی زیندان بکەیت داوای ئازادی پێی زیندان بکەیت داوای خۆشگوزرانی و موچەکەی خۆ بکەیت لەسەر ئەمە زیندار بکرێت ئازێت برێ ئازار بدرێت بێگومان ئەمانە سەبەبی سەرچین کەجینا من پێم وانێ ئێستا بڵێم خەڵک لە برسا هاتووە ئێمە زەمانێکە بوو خەڵک ئەوەندە ناڕەحەتی هەبوو ئەوەندە هەڕەشەی کوشتن و بڕینی لەسەر بوو ئەوەنە شەڕی ناوخۆ هەبوو ئەوەنە سەدام مابەوە ئەوەنە فقر هەبوو خەڵک ڕێگایشی ئەدۆزیتەوە بۆی دەرچێت بەڵام شەرنی ئێستا ئێمە هەموو ئەم دەرچوون و ئەم لێشاوی پەنابەرێ بۆ فەقیری و هەژاری بەرینەوە بۆ ناڕزایەتی بۆ جیاوازێ طبقێ گەورەکە ئەبینینەوە کە لە نێوان چینێک لە گەنج و خەڵکێکی زۆرە هەیە بەرامبەر بە یەک چینی کەم کە زۆر خۆش بەخت و خۆشە ژێن بۆ خۆیان ئەمە سەبەبیشی بەوەی کە قسەیان لەگەڵاکە هەر بۆی کە ئەیان بینی خۆ لیان نزیکە بیتەوە ژنێک هەیە 65 ساڵە 70 ساڵە 55 ساڵە سێنگە خواڵێ بژمرم نە قڕولیتەوە ناچمەوە بۆ کوردستانی کە دڵم تیا خۆش نییە کە بە بەرچاومەوە بینم سوکاتێک بە ژیانی ئێمە کرێت و ئێمە باران کەوتە عرز ئەبێ بە دوای نەوت و گەرمیەوە تا هاوینمان لێدێتەوە هاوینمان لێدێتەوە بە دوای فێنچی و ئاو چیەوە بین خەڵک بێزار بۆ لەوەی کە کۆمەلگایەکی بچکۆلەی 4-5 ملیۆنی هەیە سەروەت و سامانێکی زۆری تایە و ئەم سەروەت و سامانە خەڵک لێی مەحروم بووە کە لە کاتێکە ئەم سەروەت و سامانە بەشیەوە کەوان دزیشی لێ بکەن بەڵام خەڵک تیا خۆش بشێ خەڵک وا بشێکە جێی نەهێڵێ بمێنێتەوە تۆ بینیمتە لە کۆمەلگای بەشەرێتە تا ئێستا کەم ڕێکەوتۆ جوتیار وڵات جێبێڵە چونکی جوتیار ئەوەنە پابەستە بە خاکەوە کەچی شوان وڵات جێبێڵە شوان و جوتیار کە ئەوەندە نزیکن بە خاک و سرو و طبیعەت و جوانی و ژیان و کەلتور و تەنان قبری باو باپیرانەوە کەچی ئەمانەش ئەم هەدەن وڵات جێبێڵن و تیان کەوتووە بۆیە ئینسان ئەبێت تۆزە منطقی واقعی بێ اینجا هەر کەسێک هەست بەم مەسئولیەتە نەکا بەڕاستی تاوانبارە ئەگەر منم وەک مرۆڤێکە باشە کاگاسۆ هەموو مەدەین بگورە بەڕاستی ئەم کۆمەلگایە ئەم گەنجانەمان ئەم هاوزمانانەمان ئەم هەو نیشتیمانیمان ئەم مرۆڤانە ژیانیان لە خراپی و خەتەرایە بەڵێ کاگاسۆ ینی لە زۆرێک لە لێدوانەکانی گەورە کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستاندا بە خودی سەرۆکوەزیری کابینەی نۆشەوە ینی ئاماژە بەوە دەکەن کە ئەو خەڵکە کەوتونەتە ناو تەڵەی قاچاقچیەکان بە مرۆڤەوە ئەوانەی کە قاچاقچێتی بە مرۆڤەوە دەکەن لە ئەوروپاشدا هەندێک جار گوێمان لەو جۆرە لێدوانانە دەبێ ئەمانە دەچنە خانەی قاچاقچێتی بە مرۆڤەوە یا بازرگانیکردن بە مرۆڤەوە
چۆن هاوڕێ خۆ لەوەتی مرۆڤ جوگرافی ئاگوازێتەوە وڵات جێ دەڵێ وە لە ئاخرا قاچاقچی سەپۆرتی کردووە جام قاچاقچیە بە قاچاقچی خۆی نەهێشی خەتەر و خراپە و قاچاقچی فریشتە نییە حتمما قاچاقچی پارەی زۆر لێوەگرێ بۆ ئەوەی تۆ کەم قاچاقچی هەیە درۆنەکە ئەمە مۆزوعێکی ترە تۆ بێ ئەم کەیسە گەورەیە بچوو بوویتەوە لەوەی قاچاقچیە قاچاقچیەک هەر ئەو پەنابەرەی کە ئێستا داوای پەنابەرێکە خۆی سەرجار لەوەی تەکلیفی لەو قاچاقچیە کردێ بێتم بەڵام ئێستا حتا ئەم قاچاقچێتی قاچاقچێکی نێونەوتەوەییە ئێمە بازەوەما کرد لەسەرداوە کە ئەمە کێشەیەکی سیاسیەوە بە و مرۆڤ بۆتە قوربانی دەوتوان کێشە سیاسیەکەش کوێیە و چۆنە و چۆن دەستی پێکردووە کە ئەمە هاتۆتە یەکێتی ئەوروپاوە و بەشێکی تری ئەم شەڕش رووسیا و هاوپەیمانەکانی رووسیاوە بەشەکەی تری پۆلۆنیا و وڵاتەکانێتی کە پشتگیریەکەن بۆی ئەم هاوکێشەی لەوە گەورەترە تۆ بڵێ مەسئولێکی هەرێم یان مەسئولێکی عراقی دێنا ئەمە قاچاقچیە ئەمە ئەو قاچاقچەی کە چەند بێڕێزی بە مرۆڤیشەوەکە چەند لە پێناو پارەیە ئەیەوێ ئیشەکانی خۆی جێبەجێ بکە بەڵام هەر ئەو نەفرانە هەر ئەو مامۆستایان هەر ئەو کرێکاریان هەر ئەو ڕۆڤەی کە ویستی تێوێ جێبەڵێ چەند جار پەیوەندی پێ کە نەجاتی بە پارەیە داتێ بەس ڕزگاری بکە بۆیە بەبڕای من ئەم هاوکێشەیە وانە ئەم هاوکێشەیە شتێکی ترە کە مرۆڤ ناڕازیە بە فەزایەک بە نیشتیمانێک بە هەرێمێک بە کۆمەلگایە کە ئینسان تایە بە سەقی بە بەرچاوی خۆی و بێحورمەتی پێکرێت بێحورمەتی بە ژیانی واکرێت شەق لە مامۆستا هەڵەدرێت لەشووی دنیای هەبووە شەق لە مامۆستا هەڵدرێت لەشووی دنیا هەبووە سوکایەتی بە مەلا بکرێ مەلایەک لەسەر مینبەر بێنیتە خوارەوە و 2 ساڵ زیندانی پێ هەرکەس نەزانێت لەکوێ هێستا چێ بینیوێتی مامۆستای خەیتە زیندانەوە جوان و پاک و گەشە ئەیهێنیتە دەرەوە ئەڵەی لە قەبر دەرتێناوە ئەو هەموو سوکاتی ئێمە ڕۆژانە خۆمان خەڵک لەمە ڕائکات نەک لەوەی ئەوان ئیدعای بۆ شتێکی ترەکەن زۆر بەداخەوە ئەلبەتە کاربەدەستان لە بەغدا هەروەها لە هەولێریش ئاماژە بەوە دەکەن کە بڕیاری گەڕانەوە دراوە لە ناو کۆچبەرەکانە ئەنجامێ بزانم ئەو گەڕانەوەیە کە باسی دەکەن ئارەزومەندانەیە یان ناچاریە بڵێ هەر لەو ڕۆژەوەی ئەم پەنابەرانە هاتوونەتە ئەم وڵاتانەوە بە ئەم وڵاتانی کە پێشتریش باسم کرد کۆمەڵی ڕێکخراو هەن لە ڕێکخراوی یەکێتی ئەوروپان خۆیان و یەکێتی ئەوروپا خۆی مۆزەفی نردووە و پێشنیاری هەموو کەسێکەکە ئەگەر ئەوێ بە ئارەزومەندانە بڕاتەوە ڤۆڵنتەری ڕیتێر ئەمە پرۆسەیەکە و چەند ساڵە لە ئەوروپا ئیشی لەسەرەکەن و ئیشی بۆەکەن و زۆر کەسیش زۆر جار ڕۆیشتووەتەوانێ و یارمەتیش دراوە بلیتی بۆ بڕن بۆ نمونە ئەڵێ تۆ تێ بۆ بەغایان بۆ هەولێر و بلیتەکە عیدی ئێمە و 300 ئیرۆش دەدەینێ بۆی بۆ جیرفانی خۆت خەرجیکەیت ئەمانە ئەم ئۆپشنانیانە دەنێ و ئەم قسانیان لەگەڵا ئەکرێت دانە بەدانە زۆر جار خۆم لە ناو پرۆسیان بەڵام حتمما بەشێک لەمانە گەنجن کابرا 17 ساڵ 16 ساڵ لە لەدایکی دابڕا دوسێ مانگە و ئێرش خەیاڵێکی تری هەبوو لەسەر ئازادی و لەسەر ئەوروپا و لەسەر ژیانی ئێرە لەوەیە ناڕەحەتێکە وای لێ بکە سەرماسۆڵەتە حمولەکە ئەوانی شانسیان نەبوو دیارە ئەم لێشاوە کەوتنە سنوور و وڵات گەلێکی ئەوروپیەوە کە خۆیان داماون بەدەست ژیانەوە بەشێکی زۆری خەڵکی لیتوانیا و لاتڤیا و پۆلۆنیا خۆیان لە قوڵایی ئەوروپا لە بەریتانیای ئەژیان بۆ ئەوەی چی دەرامەتی ئەمان زۆر مەحدود و کەمە بۆی ئەوان بەداخەوە کەوتونەتە چەند وڵاتێک و کۆم وڵاتانە خۆیان لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە ئێستاش لە ڕووی سیاسیەوە لەژێر تەسیراتی ڕووسیای کۆنن وڵاتانە هەمووی ڕووسیای کۆن بەڵێ کاگاسەوە ئەگەر بمبەخشی ینی کاتم نەما زۆر سپاس دەکەم بۆ تێبینی و زانیاریەکانت سپاس و پێزانینم کاگاسەوە زۆر سپاس بۆ ئێوەش ئەلبەتە عزیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵیت.